قاوەیەکێکە لەو خواردنەوانەی خەڵکی خۆمان ئێستا لە ناو کۆمەلگای کوردەواریماندا بە شێوەیەکی زۆر بەکاردێت وا باوبووەکەوە قاوە ئەگەر بێت و بیخۆیەوە چێش دادەبەزێنی. طبعاً قاوە زۆرە پێویست ناکە زۆرەکانی باسی بکەین، بەڵام ئەو پێکاتەنەیەکەوە لە قاوەدا هەیە بریتە لە مادەی کافاین کەەوە ڕێژەیەکی زۆر بەرزی تێدا هەیە، بەرزترە لەوەی کە لە چایەدا هەیە، بۆیە زۆر زار ئەگەر بێت و پێش نام بیخۆین لەوانەیە بەردرمان دەگریتن وا دەکاتنکەوە کەمترمان پێ بخورێتن و چێشمان دابەزی. بەڵام زۆر لەو قاوانەیەکەوە ئێستا لە بازاڕەکان هەیە، لە سەیدەلیەکان هەیە یان لە شوێنەکانی تێ دەفرۆشێ، ئەو هەندێک پێکاتەی تریان لەگەڵ تێکەڵاو کردووە وا دەکاتنکەوە ئەو کەسە ئەگە بێت و لە پێش نامبی خواتن بە نیو سەعات بە 20 دقە لەوانەیە خواردنی کەمتر پێ بخورێتن. بەڵام ئاگادار بنکەوە قاوە چونکە مادەی کافاین تێدا هەیە، ئەو مادەیە زۆر جار ئەگە بێت و لە ڕێژەی زیاتر لە پێویستی خۆت بخۆی دەبتە هۆکار لە بۆ ئەوەیەوە تووشت بە قەبزی دەبیتن و هەروە تووشت بەوەی دەبیکەوە پێی دەرێن دڵە کوتێ، یعنی دڵت زیاتر لێ دەداتن، ئەوەش هۆکار دەبیتن لە بۆەوەیەوە تووشت بەوەی بکە دڵت ماندوو بیتن یان تووشت بە نەخۆشی قەبزی دەبیتن کەەوە ئەویش هۆکارێکە لە بۆ قەڵەوبوون و لە بۆ تێکدانی گەدە و ڕیخۆڵە و دروستبوونی غازات. بۆیە پێویستە ڕۆژانە ئینسانێکی ئاحتیادی لە 5 فنجان قەهوە زیاتر نەخواتەوە، ئەگەر نا لەوانەیە تووشی ئەو ماکانە دەبێتن کە باسمان کرد کە بریتێ لە قەبزی، بریتێ لە دڵەکوتێ و زۆر زاریش هەیە ئەگەر بێت و لە کاتی شەوان بخواتن دەبتە هۆکار لە بۆ ئەوەی کەەوە خەوی بزڕێتن و لە ینی خەوەکەی تێک بسیتن لە بەرەوەی لەگەر مادەی ئەو میلاتۆنینەی کەەوە خەوی ڕێک دەخیتن دەبتە هۆکار لە بۆ ئەوەی کەەوە خەوەکەی تاخیر بیتن یان لەوانەیە لە دوا ڕۆژێکی زۆر تووشی ئەوی بتن کەەوە هەر خەوی نێتن، ئەو کاتش پێویستی بۆ دەبیتن کەەوە میلاتۆنینی بدەیێت تاوکو خەوەکە ڕێک بخێەوە. بۆیە ئەویش پێویستە بە شێوەیەکی تەندروست بەکاربێتن، لەژێر چاودێری پزیشکی بیتن تاوەکو ماکە خراپەکانی لێ بەدیار نەکەوێتن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.